سێک تێ لەسەر بێدەنجی سپاس دەکەم وەڵاهی بێدەنجی باشترین ڕەوشی ئینسانە ئەگەر بێت و بتوانانی خۆی پێوە بگریتن بەڕاستی چکە دەرێ مەسەلەکەیەوە لەو عەرەبیشە دەرێ ئەسکوت و زینەت الڕیجالی بێدەنجی جوانی مرۆڤە لۆ هەمووی لۆ پیا و لۆ ژنانیش هەتا حەدەچی زۆر ئەوزە یعنی بتوانی جار و دەبی پێکەنین بە بێدەنجی ئەتوو دەتوانی ڕێی خۆ لێ دەرببڕی ئەوزە ئایا ناڕازی ئایا بەڕازی بوون شتێکی باشە لێ بێدەنگ دەبی معنای دەرێن تەواو ئەو کابرای ڕازیە بێدەنگ بوو تێدەگەی ئەگە زۆر لە شتێک ناڕازیبی تەوان ڕێی خۆت لێ دەردەکەی بێدەنجیش خۆت دەزانی فەوزا و هایتوهور و هەراهۆریە ناخۆشیە ئینسان پێی حەز دەبیتن ئەوزە لەبەرەوەی بێدەنجی ڕەوشتێکی زۆر جوانە لۆ هەموو کەسێک لۆ هەموو سات و وەختیشدا باشە باسی لایەنە باشەکانت کردووە بەگشتی باسی بێدەنجیت کرد بەڵام بێدەنجیەکی بەردەوام زۆر جار بۆ نمونە لە بارودۆخی کە دێتە پێشت مەبەستم لە تاکە ینی لە ئینسانەکانی ناو کۆمەلگایە ئەگەر بەردەوام بێ و بێدەنجیە زەرەری زیاتر نییە لە سوودەکانی ئەوە بێت و ئەگەر ئەو کابرای بەتەنها بژیتن زۆر ئینفیرادی بیتن بەڵام لە ناو جەماعاتە ڕێی جەماعاتوە دەگری کابرا بێدەنگە زۆر خۆشە ئارای خەڵکی دیش وەرەگری وەکو گۆتەنی هەموو شتەشی لێ زیاد دەبی معلومات ڕەوشتی پێ جوان دەبی بەڵام ئەگە ئەو کابرایە ئەو بێدەنجی ئینفیرادی بیتن ئەوە کارەساتە لەو کاتەیدا جەنابەت لەچ کاتێکدا بێدەنجی هەڵدەبژێری وڵی کە بێت و جاروێ لە ناو جەماعاتدا زۆرن ئیلا ئەگەر وەکو گۆتەنی داوام لێ بکەن کە قسە بکەم وەگەنا موچیمبی قسە ناکەم تێدەگەی لەو کاتێکدا دەبینی ڕێی جەماعاتە ئەو کاتەش نۆبەتی تو هات هەینیەکە بتانی وتا قسەشی جوان پێشکەش بکەیەوە شتێکی باش ئەی لەچ کاتێکدا ئینسان پێویستە قسە بکات لەو کاتێک پێویستە دەبینی جەماعاتەکە شتەکەی ئەتو شارەزایت لێ هەیە داوا لێ دەکەن لەو کاتەدا پێویستە قسە بکاتن ئەمانە تو جار و دەبی لە تو شارەزاتر هەیە لێ بە جواب دێ و وەزعەکەی تێکە دێ ئەو خۆش نییە